پرسی ئەنجامدانی ڕفراندۆم لە باشووری کوردستان بەم دوایە زۆرترین ڕای جیاواز و لێکدانەوەی بە دوای خۆی داهێناوە بەشێک لە لایەنەکان بە هەموو پێوەرێک پاڵپشتی لە پرۆسەکە دەکەن و لە بەرامبەریشدا بەشێکی تر ئەنجامدانی پرۆسەکە لە دەرەوەی پەرلەمان و دامەزراوە شەرعیەکان ڕەت دەکەنەوە. بزوتنەوەی گۆڕان دەڵێت هەموو کوردێک لەگەڵ پرۆسەی ڕفراندۆم و سەربەخۆیی کوردستاندایە، بەڵام پرۆسەکە پێویستی بە پاڵپشتی یاسایی هەیە و ناکرێت لە دەرەوەی دامەزراوە شەرعی و یاسایەکان ئەنجام بدرێت. ئەمەندامەی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی گۆڕان قسەیەکی نوێ دەکات و دەڵێت ئەگەر ڕفراندۆم لە ڕێگەی پەرلەمانەوە بکرێت گۆڕان پاڵپشتی دەکات. هەموو کوردێک پێی خۆشە دەوڵەتی کوردی دروست بێ، هەموو کوردێک پێی خۆشە لی بپرسن ئایا پێت خۆشە دەوڵەتی کوردی دروست بێ یان نا، بەڵام ئەو لێپرسینە پێویستە بە شێوەیەکی یاسایی بێ، پشتگیریەک پشتیوانێکی یاسایی هەبێ کە لە ئاستی ناوخۆ و لە ئاستی وڵاتانی چواردەور و لە نێودەوڵەتیش ئەو یاسایە بێتە پشتیوانێکی بەهێز بۆ ئەو پرسەی لە خەڵکی کوردستانەکرێت. ئێمە پێمان وایە لە بزوتنەوەی گۆڕان کە ئەم گشتپرسیە پێویستی بەوە هەیە کە لە پەرلەمانەوە یاسایەکی بۆ بخرێت ڕقعی جوغرافی ئەو شوێنەی کە مەشمولە لێ گشتپرسیەکە و ئەو پرسیارەش کە لە خەڵکەکە ئەکرێ و ئەو ڕێژەیەش بۆ سەرکەوتنی گشتپرسیەکە دیارەکرێ بە یاسایەکرێ بکرێ. ئەمە لە پەرلەمانی کوردستانەوە ئەکرێ، مۆسادی شەرعی خۆت هەیە، سەرۆکایەتی هەرێم هەیە، سەرۆکایەتی پەرلەمان هەیە کە لێوە تەشریع ئەکا، سەرۆکایەتی ئەنجومەنی دادوەریت هەیە، ئەنجومەنی وەزیران هەیە. تۆ ئەم هەموو مؤسساتانە تەنها لەبەر چی ئەمە ئیهمال کراوە پەرلەمانی مەرکەزانی هۆکەی دیارە، تەنها لەبەر سەرۆکی پەرلەمان لە بزوتنەوەی گۆڕانە بۆ ئەوەی ئەم سەرۆکی پەرلەمان نەبێتەوە بە سەرۆکی پەرلەمان هاتوون تەجاوز و چاوپۆشیان لەم بڵێن کۆڵەکە گرنگی گشتپرسی کردووە، هاتوون پەریان بردووە لە ڕێگای حیزبەکانەوەمان. ئێمە ئەگەر پەرلەمان لە ڕێگای پەرلەمانەوە بکرێتە یاسا لە 100% دەگەڵی. یەکێتی نیشتیمانی کوردستان تەنیا بە مەرجی کاراکردنەوەی پەرلەمان پاڵپشتی لە پرۆسەی ڕفراندۆم و سەربەخۆیی کوردستان دەکات. ئەمەندامەی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی یەکێتی دەڵێت پێویستە بەر لە هەر هەنگاوێک پەرلەمان کارا بکرێتەوە. ڕفراندۆم و مافی سەربەخۆیی لە هەرێمی کوردستان لە مەبادی ئەسەرەتایەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانە. بە ئێستایشەوە لە لۆگۆکەمان، لە دروشمەکەمان، لە بەرنامەکەمان، لە پەیڕۆپرۆگراممان مافی چارین خۆنووسین لە دوایین کۆنگرە چەسپێنراوە. ئەمە یەک. دوو، میکانیزمی ئەنجامدانی ئەم پرۆسەیە چۆنیە. میکانیزمەکە بە قەناعەتی ئێمە ئەبێ بەر لە هەر شتێ پەرلەمانی کوردستانی بۆ کارا بکرێتەوە و پێویستە میکانیزمی قانونی بۆ بدۆزرێتەوە. ئەمە سەردەمی حکمی عورفی نییە، ئەمە 91 و 92 نییە بەرەی کوردستانی بڕیار لە مەسائلی ڕفراندۆم بدا. پێویستە پەرلەمانی کوردستان، ئێمە لەگەڵ ڕفراندۆمین بە مەرجی کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان. یەکگرتووی ئیسلامی کوردستان دەڵێت پێویستە زەمینەسازی بۆ ڕفراندۆم بکرێت و باشتر وایە پرۆسەکە لە ڕێگەی پەرلەمان و دامەزراوە شەرعیەکانەوە بکرێت. ئەندامێکی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی یەکگرتوو دەڵێت پرۆسەکە لەوە دەرچووە کە لەگەڵی بن یان نا. ریفراندۆم تازە لەوە تێپەڕی بڵێن بکریان نەکرێت، چونکە بڕیاری کۆتایی لەسەدرا کە قەراری 25 ئەمساڵ بکرێت. بەڵام ئێمە جگە لەو هەڕەشانەی کە لە وڵاتانی دەوروبەر لەسەرمانە کە ئەو پرۆسە بەڕێوە بچیان بەڕێوە نەچێت کە ئەبێ ئینشاءڵڵا بەڕێوە بچێت. بەڵام گرفت ئەوەی ئێمە دووشتمان پێویستە. یەکەم پێویستمان بە هاوڵاتی بچێتە سەر سندوقەکانی دەنگدان، هاوڵاتی بێت دڵی خۆش بێت. لەسێ هاوڵاتی لە ئەو پەڕی بێزاری و تۆرانەیە لەگەڵ حکوومەتەکەی خۆیان، کەواتە حکوومەت پێویستە جارێ بێ ئەم میلەتە ئاشکاتەوە لەگەڵ خۆیان، ئەو کاتە دڵخۆشی کا بچێتە سەر سندوقەکانی دەنگدان. ئەمە بەشی یەک. بەشی دووهەم لایەنی سیاسیەکان تا ئەم ساتە وەختی ئێستا لوتیان لێ کردووە، کەس قسە لەگەڵ کەس ناکە، ئەڵی خەڵکی ئاوایی کە 5 کوێخایتیا بێ کەس خەتی کەس نەخوێنێتەوە. ئەگەر ئەم لایەنە سیاسیانە لەگەڵ یەکتری ئاش نەبدەوە، ئەم میلەتەش ئاش نەکرێتەوە، بە بڕای من پرۆسەکە سەرکەوتوو نابێت. جگە لەو گرفتەی کە نەبوونی پەرلەمانی کوردستان و دەرکردنی یاسایەک بووی، ئەوەش گرفتێکی گەورەیە، چونکە بەڕاستیمە پشتیوانیکی یاسایی ئەوێ نەک تەنها بۆ خۆمان، بۆ وڵاتانی دەوروبەر و ڕای گشتی نێودەوڵەت. تازە لەگەڵی بین و لەگەڵی نەبین لەوە تێپەڕیوە. لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان بابێ بەشداری بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی ڕێکەوتون لەسەرەوەی 25 ئەیلولی ئەمساڵ پرۆسەی ڕفراندۆم لە باشووری کوردستان بەڕێوە بچێت. بەڵام پرۆسەکە لە کاتێکدایە زۆربەی چاودێرانی سیاسی لەگەڵەوەن وەک پاڵپشتیەک بۆ سەرخستنی پرۆسەکە پێویستە بەر لە هەر هەنگاوێک نێوماڵی کوردیەک بخرێتەوە و کۆدەنگیەکی نیشتیمانی دروست بکرێت. مەریوانە بڵا، کورتسات نیوز.
سلێمانی.